This is NRT's Dialogue. سڵاوتان لێبێ من توانە عوسمان ئاڵلقەیەکی تری بەرنامەی دیالۆگە پێتان گەیشتبووە. بابەتی ئەمەڵلقەی دیالۆگ قسەکردنە لەسەر پرسی دەوڵەتی کوردی. ئایا ئێمە خۆمانە بێ دەوڵەتی کوردی دروست بکەین یا دەوڵەتی کوردیمان بۆ دروست دەکرێ؟ لە ئەم پرسە دوو ئەڵلقەمان بۆ تەرخان کردووە. ئەڵلقەی یەکەم بە میوانداری دوو میوانی تایبەتە کە ئەویش یەکەمیان دکتۆر بورهان یاسین لێکۆڵەرەوەی سیاسی بە خێراتنێکی گەرمەکەین، هەروەها مامۆستا بەهمەن کاکە عەبدوڵڵا مامۆستای مێژوو لە زانکۆی سلێمانی بە خێراتنێکی گەرمەکەین. هەروە لە میوانە هەمیشەیەکانی بەرنامەی دیالۆگ کاگرامێر مەحموود و دکتۆر شاوسعی بە خێراتنی هەولایەکەین. دکتۆر بورهان یاسین لە جۆ نابتەوە دەست پێ بکەم لە 12 ساڵی ڕابردووە لە دوای کەوتنی ڕژەمی بەعەز لە 2003 تا ئێستا ئایا ئێمە وا ئیشمان کردووە کە خۆمان دەوڵەتی کوردی دروستەکەین یا چاوەڕێمان کرۆ دەوڵەتی کوردیمان بۆ دروست بکرێ؟ تەقییمێکی 12 ساڵە. بەڵێ بەگشتی من باوەڕم وایە لە 2003 سەرکردایەتی سیاسی لەم بەشەی کوردستان بۆ ئیتیجاهە ئیشی کرد کە باوەڕی وا بوو فیدرالی و دیموکراتی لە عێراقا کێشەی کورد چارەسەرەکە کە ئەمە بە قەناعەتی من هەڵسەنگاندنێکی دروست نەبوو. من کاتی خۆی هەر ڕۆژێک دوای کەوتنی دیکتاتۆر دوونامەی گرنگم نووسیەوە بۆ سەرکردایەتیەکانی سیاسی لە باشووری کوردستان، لەوێدا کۆمەڵی بیر و بۆچوونم هێناوەتە دەنگ. یەکێ لەو پرسیارانەی کە کردومە کە بە قەناعەتی من گرنگەوە بیری بێنینەوە لێرە ئەوەیە کە ئەڵێم ئایا ئەوە چیەوە ئەکا کە پرۆژەی دەوڵەتی بڵێن پرۆژەی بریتانیا لە دامەزراندنی عێراقێکی یەک بوو دوای 80 ساڵ نەکەر سەر نەکەوت بەڵکو بە هەڵەبجە و ئەنفال و ئەمانش تەواو بوو، ئەوە چیەوە ئەکە هەمان پرۆژە لە سەردەستی ئەمریکا سەرکەوتوو بێ. هەلەوێدا دەڵێم ئەم پرسیارە تەنها گرنگ نییە لە ئەمریکیەکان بکرێ بەڵکو کورد خۆی لە خۆی بکە. ئەگەر جوابەکەی ئەوە بێ بەڵێ هەمان پرۆژەیە لەبەرەوە سەرکەوتوو نابێ بە قەناعەتی من اختیاری سەرکردایەتی سیاسی کورد شتێکی تر ئەبوو و من حەزەکەمەوە بێربێنمەوە کە دوای کەوتنی دیکتاتۆر دوو ئاراستەی گەورە لە کوردستان سەری هەڵدا، یەکێکیان فیدرالی بوو کە بە قەناعەتی من تەواوکەری بۆ چوونی 56 ساڵەی حرەکەی کورد بوو کە ئۆتۆنۆمیە بۆ عێراق بۆ کوردستان و دیموکراتیە بۆ عێراق و ئەو فیدرالی کە لە دەستوری عێراقا چەسپێنراوە بە تەسەوری من لە بەیانی 11 ئازاری 1970 تێپەڕی نەکردووە بە دلیلی ئەوەی کە کۆمەڵێک مەسائل استراتیژی و عقدەوی دواخراون لەوەی کە چارەسەریان بۆ بکرێت یەکسەر دوای کەوتنی دیکتاتۆر لەو فترەیە کە بە نووسینەوەی دەستور کۆتایی دێ 2005 ئاراستریان ئەوە بوو کە ڕێفەراندەم بکرێەوە خەڵکی کوردستان پرسیاری پێ بکرێ ئایا ئەگەڕێتەوە دەوڵەتی عێراقیانە. بە تەسەوری خۆم دوو هێزە سەرەکیەکەی کوردستان دەورێکی جدیان هەبوو لە تێکشکاندنی ئاراستەی ڕێفەراندەم و بۆ ئەوەی کە سەر نەگرێەوە چۆکی بشکێ. بەڵێ کاگرامێر هیچ کاتێک تقریبا لە 12 ساڵی ڕابردووە بەقەت ئێستا باز لە دەوڵەتی کوردی ناکرێت، بەڵام ئەم باسکردنە هاوزەمان و هاوکار نییە لەگەڵ با بڵێن جموجۆڵەکانی سەر ئەرز کە ئێمە مقاوماتی دەوڵەتی کوردی دروست بکەین لەسەر ئەرز. ئەم دوالیزمە ئەم ناکۆچیە چۆن لێکەیتەوە؟ بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی یەکەم شت ئێمە بزوتنەوەی سیاسی کورد بە بڕای من گوتارەکەی خۆی لەسەر دروستکردنی دەوڵەتی کوردی بینا نەکراوە لە ماوەی 3 ساڵی ڕابردووە. بزوتنەوەیەک بۆ گوتارەکەی لەسەر چارەسەرکردنی کێشەی کورد لە چوارچێوەی عێراقا بووە. لەبەرەوە خۆی ئەم گوتارە لە نەتیجە لە پرۆسەی سیاسی و مێژوویە ناگاتەوە بە بیناکردنی دەوڵەت، ئەکاتەوە بە بوونی قوارەیەک لە ژێر سایی دەوڵەتی عێراقیە. ئێشتا کورد گوتارەکەی بە تەواوەتی نەگۆڕیەوە بە ئاراستەی دروستکردنی حکومڕانیەکی کوردی سربەخۆ. لەبەرەوە حکمی زاتی یا مەسەلەی خودموختاری لە هەفتاکانە کە بەدیات وەکو پێشەکیەک زۆر ئیجابی بوو بەوەی کە بتوانێت کورد جارێکی تر دواخوازیەکانی سنوورەکانی خودموختاری تێپەڕێنێ. تۆ لە دوای کە خودموختاریت هەبێت لە هەفتاکانە بێگومان لەنەوە یەکە بە دوای مافێکی گەورەتر لە خودموختاری ئاگەڕێ. بەڵام هەموو مەسەلە استراتیژیانەی کە دکتۆر ئاماژەی بۆ کاتا ئێستا هەر بە ناڕۆشنی ماوەتەوە کۆی تۆ هێشتا ئەزمموی سەردەمی خودموختاری هەفتاکانەکەین بە هەنێ دەستکاری بچووکەوە بەس لەسەر ئاستی استراتیژی کێشەکەەوە خۆی ماوەتەوە. ئەوەی کەوای کردووە لەم ماوەیە زۆرتر قسە لەسەر دەوڵەتی کوردی بکرێ. یەکەمیان ئەوەیە کە پرۆژەی مانەوە لە عێراقا خۆی تێکشکاوە. عێراق خۆی بە فعلی تەقسیم بووە، ئەوەی کە ماوەتەوە بێگرتووی بەس ئاسمانی عێراقیە وەچیتر
نە سونە ئەگەڕێتەوە دۆخی پێشووتر و نە شیعەش ئەگەڕێتەوە دۆخی پێشووتر بە حکمی ئەوەی بۆ داعش وەکو بژانەوەیەکی سونی ئەگەر تەماشای بکەین جارێکی تر پێگەی سونە لە عێراقا بۆ شێوەیە نامێنێتەوە کە وەکو پێشووتر بێ وە شیعەش جارێکتر ناتوانێت حکوومەتێک دروست بکە بە تەواوەتی دەستی بەسەراگرت بێەوە پەیوەندی هەرێم و بەغداش بە قەیرانێکی زۆر ڕاستەقینە تێپەڕێ و بۆ کورد لە ئێستا ئەو گوتارە سەری هەڵداوە گوتاری ئەوەی کە ئێمە سربەخۆییمان بوێت کێشەی ئەم گوتارە لەوایە وڵاتی سلێمانی کە بربڕی پشتی فیکری کوردایەتی بووە و وەکو گەنجینەی کللتوری وەکو گەنجینەی سیاسی وەکو گەنجینەی مێژووی ئێستا ئەم میحوەرە لە گوتاری دەوڵەت دوور کەوتوێتەوە هاتوۆتە سەر گوتاری ڕخنەگرتنی دەوڵەت بە شوێن پرسیاری ناوەڕۆکە دیموکراتیەتەکەی دەوڵەتەوەیە ئەمە زۆرێکە لە بەرکەوتن لەگەڵ گوتارێک کە پارتی نوێنەرایەتیەکە لە ئێستادا نوێنەرایەتی گوتاری دەسەڵاتەکە پارتی بە پێچەوانەوە میحوەرەکەی تر نوێنەرایەتی نەقدکردنی ئەو دەسەڵاتەکە لەبەرەوە پێشەکیە ناوخۆییەکان لە ڕووی سیاسی و کولتوریەوە هێشتا بە بڕوای من پێویستی بە یەخستن هەیە ئەم تێمایە کە تێمای دەوڵەتی کوردی و دەسەڵاتی کوردیە پێویستی بەوردکردنەوە و شیتەڵکردنەوە هەیە چونکە زمینەی کۆمەڵایەتی و سیاسی کوردستانمە بڕوای من زۆر فشەڵە بەرگی تاقیکردنەوەی دیموکراتی بەهێز ناگرێت ئەبێت تۆزێک بە وردەکاری مامەڵە لەگەڵ ئەو مەسەلای بکرێت وەڵام من هەست دەکەم گوتاری نەتەوەی لەگەڵ گوتاری دیموکراتیە بە درێژایی مێژووی شۆڕشی کوردی و بە درێژایی تەجروبەی حکومڕانی کوردستان کراون بە گژیەکە یعنی زۆر جار گوتاری قومی لەلایەوە بۆ گوتاری دیموکراتی لەلایەکی تر بووە ئەوش هەرۆکاری ئەوە بووە کە بیرۆکەی دەوڵەتی کوردی یاخود بیرۆکەی سربەخۆیی هەمیشە بەرشکست بکەوێ بەر ڕێگرێ بکەوێت کە پێوترێ ڕێگری دیموکراتیزەکردنی مؤسساتی هەرێمی کوردستان تاوەکو ئەو دوو گوتارە پێکەوە ئاش نەکرێتەوە تاوەکو گوتاری نەتەوەی لەگەڵ گوتاری دیموکراتی ئاش نەکرێتەوە ئێمە هەر هەوڵێکیش بکەین بنین بۆ هەر هەنگایە بنین بەرەو سربەخۆیی یاخود شکست دێنێ یاخود تەنها لە بازنەی مزایەدا ئەمێنێتەوە کۆی کە ئێستا هەیە ئەگەر ئێمە تەماشای بۆ نمونە وڵاتی وەکو ئەمریکا بکەین کاتی خۆی ئەمریکا کە شۆڕشی سربەخۆی لە ئەمریکا دەستی پێکرد و شۆڕشی ینی هەوڵی دروستکردنی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دەستی پێکرد دوو هێزی سەرەکی لە ئەمریکا هەبوون هێزێ لەگەڵ سربەخۆیی تەواو و لەگەڵ دروستکردنی وڵاتێکی مرکزیە بوو و هێزێکیش لەگەڵ ئەوایە بوو کە بە تەواوەتی ئەمریکا لە بەریتانیادا نەپچڕێ و جۆرە لە لامەرکزت لەناو وڵایەتەکانی ئەمریکا هەبێت لە کۆتاییە دوو ئەو هێزە پێکەوە توانیان ئەو وڵاتە بە هێزە دروستکەن کە ناوی ئەمریکایە من ئێستا هەست دەکەم ئەو وتاری قومی کە پارتی ئێساس سەرۆک هینیەکات نوێنەرایەتی ئەو گوتارەکە بە تایبەتی لە دوای ڕوخانی سەدام حوسێنەوە چونکە پێش ڕوخانی سەدام حوسێن سیژینارەکە پێچەوانە بوو یەکێتی بڵین زیاتر نوێنەرایەتی گوتاری مەسەلەی فیدراڵێتیە کردووە پارتی نوێنەرایەتی گوتاری حکمی زاتیە کرد لە دوای ڕوخانی سەدام حوسێنەوە پارتی زۆر نوێنەرایەتی گوتاری قومیەکە بەڵام لە مقابلە ئێمە هیچ هێزێکی ترمان نییە یاخود گروپێ هێزگەلێکی ترمان نییە کە بەهین ینی شەرم نەکەن لەوەی کە بەرپەرچی ئەو گوتاری پارتی بنەوە و گوتاری قومی ئاش بکەنەوە لەگەڵ گوتاری دیموکراتیە واتە ئێمە ناتوانین لەسەر ئاستی دەرەکی دەوڵەتی کوردی ئەلان بکەین ئەگەر لە ناوخوای استحقاقاتی دروستکردنی دەوڵەتی قومی تاوا نەبوو بێت یاخود ئیشی لەسەر نەکەین من هەست دەکەم ئەم دوو گوتارە کراوە بە گژێکتریە بۆ نمونە ئەو گوتارەی کە گوتاری قومیە هەمیشە ئیش لەسەر تەجیلکردنی دیموکراسی تەجیلکردنی دەستکردنی دەسەڵاتەکە تەجیلکردنی یەکخستنی هێزی پێشمەرگە و دامەزراندنی دام و دەستگای نیشتیمانیەکە لە بەرامبەر گوتارەکەی تر گوتارێکی شەرمنە چ یەکێتی نوێنەرایەتی بکات یاخود لە ئێستا یەکێتی گۆڕان پێکەوە نوێنەرایەتیەکەن گوتارێکی شەرمنە یعنی ناتوانێت بە ئاشکرا بە پارتی بڵێ تۆ ئێمە خسۆتە بەردەم دایلەمایەکەوە یاخود دەبێ دەوڵەتی کوردی بەو شێوە هەڵبژێرین کە تۆ ئەتەوێ یاخود ئێمە خائینین و دژی دەوڵەتی کوردین زۆر گرنگە گوتاری دروستکردنی دەوڵەتی کوردی ئاش بکرێتەوە لەگەڵ گوتاری دیموکراتیزەکردنی دام و دەستگاکانی هەرێمی کوردستانە بڵێ کاک بە من گۆشەنگایی جۆنا بچێ وڵاهی من سپاس بۆ ئەو بابەتە ڕاستی بابەتێکی گرنگە من پێچوانەی ئەمان بیرەکەمەوە من پێم وایە ئەو زۆرفەی کە لە کۆندا هەبووە زۆرفی ساڵی 2023 ناکرێ بشوب هێنرێ بە زۆرفی
حفتاکان و ناشکرێ بەڕاستی بش بهێنرێ بە حتا ظروفی 2023 جیاوازە لە ظروفی دوای جەنگی یەکەمی جیهانی من ئەتوانم بڵێم بەگوێرەی ئەوەی لە ئێمە لە مێژوو دەزانین و خوێندومانەتەوە ظروفی یان هەلەکانی بەردەم دروستبوونی دەوڵەتی کوردی لە جەنگی یەکەمی جیهانی زۆر لەبارتر بوو تاوەکو 2023 تۆ لە 2023 لە عێراقا حکومڕانی گۆڕاوە و چواردەور و عەقڵێتی چواردەورەکەمان نەگۆڕابوو هیچ کەسێک مشکلەیەکی ئەو تۆی نەبوو ئێستا بابەتی بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی ئێمە دوو لایەنمان هەیە لایەنێکی مەوزوعیە و لایەنێکیشی زاتیە لایەنە مەوزوعەکەی ئێستا تصورە کەم لە هەموو دە ساڵی ڕابردوو زۆر لەبارترەوە بە تایبەتی لە 2023 تۆ لە 2023 پۆل بریمەر بە وەفدی کوردی یان بە مامجەلال و کاک مەسعود دەڵێ نابێ دوو جێش هەبێ لە عێراقا و نابێ میلیشیا هەبێ کە باسی میلیشای بەدر و ئەوانە دەکات هێت لەگەڵ ئەوە باسی پێشمەرگە دەکات تا کاک مەسعود ڕوبەڕووی دەبێتەوە لەلایەکی ترەوە پێ دەڵێ دوو ئاڵایی لە عێراق قبوڵ ناکەم پێ دەڵێ دەبێ عێراقێکی فیدراڵی محافەزات بێ ئەمە بۆچوونی ئەمریکایەکی زلهێزە کە ئێستا ئەم بۆچوونە لە ئەمریکا نەماوە وجودی نەماوە لە چواردەورێت خەڵک دەوڵەتانی دراوسێت تاوەکو 2 ساڵ 3 ساڵ پێش ئێستایش تورکیا باوەڕی وا بوو کە بنەماڵەیەک حکم دەکات لە کوردستان حکوومەت داریە و نە هەرێمێک هەیە و نە فیدراڵیت هەیە ئێستا ئەم تورکیایە عەقڵێتی گۆڕاوە بەوەی تعامل لەگەڵ تۆ دەکاتی عەقدی 50 ساڵی نەوتت لەگەڵ دەکات دواتریش لە ئاخر لێدوانی ئۆردوگانە باسی دەوڵەتی کوردیەکە و ئەڵێ ئەگەر دروست بێ لە کوردستانە ئێمە دژی ناوەستینەوە بابینە زۆرفە مەوزوعەکان بزانین چۆن لەبارە ئێمە چوار دەوڵەتی دراوسێ داگیرکەرمان هەیە ئەم چوار دەوڵەتە ئێستا دوانیان بە فعلی نەماوە سووریا و عێراق وجودیان نەماوە تورکیا بۆ خۆی ئێستا نەرمیەک لە جاران زیاتر ئەنوێنێ و پێشم وایە مەساڵحی اقتصادی تورکیا وا لە ئێمەکە وا لە تورکیاکە کە زیاتر لە ئێمە نزیک بێ ئێرانە مەشاکلی داخلی خۆیەوە ئێستا مەشاکلی لەگەڵ سعودی و دەوڵەتانی سونی هەیە ئەتوانین بڵێن کەمترین مەشاکل کە ئێستا ئێران هەیەی ئەوانکانی تر زۆرترین مەشاکلیان هەیە بۆ نمونە بابەتێکی تر لە ڕووی دەولیشەوە لە ڕووی ئەمریکا و دەوڵەتانی ئەوروپاش ئێستا نەزرایان بەرامبەر کورد گۆڕاوە ئەمیش لەبەر چەند شتێک گۆڕاوە یەک کوردستان لەو مدەتەی کە لە دوای 2023 شەڕ و ئاژاوەیەک ئەو منتەقەی گرتوتەوە ئامنترین شوێنە و شوێنێکە لە هەموو ناوچەکە دەتوانین بڵێن باشترین جۆری دیموکراسیتیا پەیڕەوکرا و مافی مرۆڤتیا پارێزراوە پێکەوە ژیانی نەتەوەکان و پێکەوە ژیانی ئاینەکان لێرە پارێزراوە کە ئەمە دەستکەوتێکە هەمیشە سیاسەکانی ئێمە چوونەتە ئەوروپا و ئەمریکا شانەزیان پێکردەوە ئەوانیش شایەتی ئەومان بۆدەن خاڵێکی تر کە زۆر گرنگە بەلایەنەوە بەلای ئەوروپیەکان و ئەمریکەکانەوە کوردستان لەوەتی دروست بووە وەک دیفاکتۆیەک لە منتەقەکە نەبووەتە مەزدەری تەزدیری تیرۆر بۆ ئەوان بە جۆرێک لە جۆرەکان هەموو دەوڵەتانی دراوسێ ئێمە متهمن بەوە من باوەڕم وایە هەم کاک ڕامیار و هەم دکتۆر شاهۆ دوو بابەتیان وروژاند کە زۆر گرنگە لەسەری بوەستین ئەوەی بوونی گوتارێکی یەکبوو یا گوتارێکی پەرتەوازە ڕوو لە مەسەلەی چارەسەری کێشەی کورد و ئەوەی کە دکتۆر شاهۆ باسی کرد مەسلەی نەتەوەی بوون یا نەتەوە لەلایەک و دیموکراتی بوون لەلایەکی ترەوە بە قەناعەتی من ئەم بابەتێکی یەکجار گرینگە هەم لە ڕووی فەلسفەی سیاسی هەم لە ڕووی ئەزمموی سیاسی و ڕوو بە داهاتوودا بە قەناعەتی من نەک هەر لە ئاستی باشووری کوردستان لە ئاستی کوردستانی گەورە کورد پێویستی بەوەیە کە لە پرۆژەی ئەوەی من پێی دەڵێم نوێبوونەوەی کوردایەتیدا کۆمەڵی ئاشتبوونەوە دروستکە یەکێ لەوانە لە مەسلەی پرۆژەی نەتەوەیی ئایا چەند بەبەریەک دەخوایە دژایەتی دروست دەکات لەگەڵ دیموکراتی بوون توکمەکردنی نەتەوە ئایا دەکرێت سەر لە نەوەیەک لە فاشیزم بدا یەکڕەنکردنی نەتەوە یەکڕەنکردنی فەزای نەتەوە ئایا چەند دێتەوە لەگەڵ پارچە پارچەکردنی یا قبولکردنی پارچە پارچەبوونی نەتەوە بە ناوی دیموکراتی ئەمانە بابەتێکن احتیمالە ئەوە هەڵگرێت کە پرۆگرامی تایبەتی لەسەر بکرێ من حەز دەکەم ئەوە بڵێم کە سێشت ڕوویداوە لە ساڵانی دواییدا و بە تایبەتی لەگەڵ شەڕی داعشە کە هەرسیکیان لە خزمەتی دروستکردنی یاخود هاتنەکایی دەوڵەتی سربەخۆی باشووری کوردستانن یەکێکیان سێ بێهیوابوون یەکتری گرتووە ئێستا بێهیوابوونی سنە لە شیعە لە سنە و بە تایبەتی دوای شەڕی داعش لەگەڵ شەڕی داعشە و بێهیوابوونی ئەمریکا لە پرۆژەی دەوڵەتی عێراق خەریکە کامل دەبێ خەریکە بە قۆناغ دەگا
ئەم بێهیوابوونی ئەمریکا لە دەوڵەتی عێراق ڕێک لەو بێهیوابوونەی بریتانیەکان دەچێت لە فەڵەستین لە ساڵی 1947 بڕیارەدەن کە ساڵی داهاتوو خۆیان بکێشنەوە لە فەڵەستین لە 48 خۆیان کێشنەوە لە 14 مای 48 لە هەمان ڕۆژە جووەکان زایۆنیستەکان ئیعلانی دەوڵەتی ئیسرائیلەکەن. بێهیوابوون زۆر گرینگە. ئەمریکەکان کاتێ لە دەوڵەتی یەکبووی عێراق بێهیوابوون دەبێ بەدیلیان هەبێت، دەبێ ئەلتەرنەتیڤیان هەبێت. یەکێ لەو ئەلتەرنەتیڤانە ئەوەیە دەستگرتنە بە باشووری کوردستانەوە. ئەوەی لە کاتی خۆی من لە 2006 لە نووسینێکە نموزەجی کۆریام ناوناوە. وەختێ تۆ لە سەرەتای پەنجایەکان وەکو ئەمریکا بەشێکی کۆریات لە دەستدا دەستت گرت بە بەشێکیەوە و لەوێ سەرکەوتن بەدەستهێنا. بە قەناعەتی من ئێستا کاتی ئەوە هاتووە کە ئەمریکا لە سیاسەتی ئەوەی من پێم گوتووە کاتی خۆی یەک سیاست بۆ دوو حاڵەت، حاڵەتی کوردی حاڵەتی عەرەبی بپەڕێتەوە بۆ دوو سیاست بۆ دوو حاڵەت، سیاسەتێکی تایبەتی بە کورد و سیاسەتێکی تایبەتی بە عێراقی عەرەبی. بێهیوابوونی سێم بێهیوابوونی کوردە لە پرۆژەی دەوڵەتی عێراقی یەکبوو و ئەوەش دوای ئەوە دێ کە بنبەست هاتە پێش دەستور و جێبەجێکردنی دەستور دوای 2005 جاری یەکەم ناومان نا کێشەی جعفەری، جاری دووەم ناومان نا کێشەی مالکی، جاری تر ناومان نا ئۆپەراسیۆنی دجلا، جار دوای جار. بەڵام بە قەناعەتی من لە دوای 2005ەوە کە دەستور ئیمزاکرا لەلایەن کوردەوە پرۆژەی دروستبوونەوەی دەوڵەتی عێراق بە شێوەیەکی کە تیایدا مافەکانی کورد ڕەچاو بکرێەوە بەرجەستە ببێ تووشی بربەست بووە و هەر جارێکیش تووشی بربەست بووە کورد بە تەنازل ئەو بربەستەی پاڵداوتە پێشەوە. ئەو بربەستەی ئێستا بە قەناعەتی من پەڕینەوەی پێویستە، پەڕینەوەی پێویستە لە بەجێهێشتنی پرۆژەی دەوڵەتی عێراقی یەکبوو بۆ پرۆژەیە کە تێیدا دەوڵەتی هەرێمی کوردستان یا باشووری کوردستان ممکن دەبێت. ئەوەی تر کە ڕوویدا لە مانگەکانی دواییدا لە ساڵی دوایی تا ئێستا ئەوەیە کە کۆمەڵێک شتی زۆر گرنگ ڕوویدا لەگەڵ شەڕی داعشە. یەکێکیان ئەوەیە کە داعش شتێکی کرد کە کورد 100 ساڵە پێی نەکراوە، ئەویش لابردنی سنوورەکانی ئەم دەوڵەتانەیە، سنووری بینی سووریا و عێراقی لابرد کە کورد قەت نەوێراوە دەست بۆ ئەو شتە ببە. ئەمە هێمایەکی گرنگە و ئەمە لە پرۆسەی هەڵوەشانەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بە قەناعەتی من ئەم هەڵوەشانەوەی دەستی پێکردووە کەی کۆتایی دێ من نازانم، بەڵام ماوەیەکی زۆر دوورودرێژی کێشێ ئەمەش لایەنێکی ترە. ئێستا ئەوەی کە گرنگە بە قەناعەتی من ئەم گوتارەیە خۆ دزینەوە لە پرۆژەی سربەخۆیی بێبەشبوونی تۆیە لە دوا ڕۆژی تۆ وەکو هێزی سیاسی. بە قەناعەتی من هەر هێزێکی سیاسی ئەمڕۆ دوودڵی بکە لەوەی کە دەست ببا بۆ مەسەلەی سربەخۆیی خۆی بێبەشەکە لە داهاتوو. ئەو هێزانەی ئەو ڕۆباسی سربەخۆیی ئەکەن ئەو هێزانن کە دوجار دەبن بە خاوەنی داهاتوو. ئەم مەسێژە ئەم پەیامە گرینگە، هیوادارم بە گرنگی وەربگیرێ بەوەی کە تۆ گوتارێکی شەرمنانە ڕوو لە سربەخۆیی بە بەهانەی ئەوەی کە زروف نەگەیشتووە و ئەمانە بە قەناعەتی من بە خۆ دزینەوە لە قەڵەم دەدرێ لەوەی کە لە خطابێکی عەقلانی خاوەنی خطابەکە بە خطابێکی عەقلانی لە قەڵەمیەدا، بەڵام لە ڕووی سیاسیەوە دەکرێت خوێندنەوەیەکی وای بۆ بکرێەوە. بە قەناعەتی من کاتیش کەمە بۆ ڕاستکردنەوەی ئەم خطابە کە پێی دەڵێن عەقلانی بەرەو ئەوەی کە هەموو باشووری کوردستان بێ بە خاوەنی پرۆژەی سربەخۆیی، ئەگەرنا دواکەوتن لەوەی لەو تێگەیشتنیکی یەک بوو بۆ هەموو فەزای باشووری کوردستان بە قەناعەتی من دەکرێت جارێ پێشی هەموو شتێک بە خاڵێکی زۆر سەلبی بۆ ئەو هێزانە بگەڕێتەوە کە دوو دڵن لە مەسەلەی سربەخۆیە. سربەخۆیی لێرەیە بە قەناعەتی من سربەخۆیی لە پێش دەرگای کووردە مەسەلەی وەختە. ئەم سێ بێهیوابوونانەی کە عەرزم کردن خەریکە ئەگەن بەلووتکە و ئەوەی بەداخەوە کورد کاری بۆ کرد لە 2003 و دوای کەوتنی دکتاتۆر کاری کرد بۆ بە سێ بەهیوابوون. بەهیوابوونی ئەمریکا لەوەی کە پرۆژەی دەوڵەتی عێراق سەرکەوتووە بێ فیدرالی و دیموکراتیە، کورد بەشی هەبوو لەوەی کە ئەمریکان ئیقناع بکالەوە، بەهیوابوونی سونە و شیعە لە یەکتر و هەروەها بەهیوابوونی کورد خۆی لە بەغدا بالضبط. بەڵێ و ئەمە خەریکە بە سێ بێهیوابوون تەواو بێ و ئەوە سەرەتایی سربەخۆیی کورد. ئەچینە ناوبڕێک ڕامیار ببوورە ئەگەڕێنەوە دوایم ناوبڕە ئەگەڕێنەوە بەردەوامی من لەگەڵتان.
جارێک کە سڵاو بەردەوامی لە گفتوگۆکردن لەسەر پرسی دەوڵەتی کوردی کاگڕامیار پێش ناوڕەکە قسەت هەبوو سەرنجێکم لەسەر و بابەتە ئێمە کە باسی دەوڵەتی کوردیەکەین ئەو پرسیارە خۆی سنتراڵ نییە پرسیارێکی سیاسی سنتراڵ نییە لە کۆمەلگای ئێمە لەبری پرسیارێکی فەرعیە لە ڕاستیە لەبەرەوە تەسەورەکەم ئەو پرۆژەیە تێگەشتکە چکە ئێمە لەسەر زمینەی واقعی هەتا ئێستا ناکۆچی ناوخۆیی بەڕێوابین ناکۆچی نێوان لایەنە سیاسەکان ناکۆچی لێوان ئەو دوو بلۆکە سیاسیە گەورەی یەکێتی و پارتی ئەگەر چارەسەر نەکرێت ئەشێ ئەو دەوڵەتی کە ڕاگەێنرێ دەوڵەتێک بێ لە سنوورێکی جوغرافی بچووکە بێ ئەشێ باشووری کوردستان لە بەردەم هەڕەشەی دوو قەوارایە بێ تا ئێستا ڕوون نییە ئێمە مەسلەی هەبوونی دوو قەواری سیاسی تێپەڕێنین لە یەک قەواری سیاسی یەکگرتوو دروستەکەین یاوەتە لەبەرەوە مەسلەی یەخستنی گوتاری دیموکراتیە لەگەڵ گوتاری نەتەوەیە بابەتێکی زۆر زۆر گرنگە لەبەر چەند هۆکارێک بۆچی ئێستا پارتی کە نوێنەرایەتی گوتاری دەسەڵاتی کوردیەکە لە کاتێک ئەم نوێنەرایەتیکردنە بەتەنها ڕوبەڕووی ڕەخنەیەکی زۆر زۆر بۆتەوە وەکو ئەوەی کە کورد خۆی هەڵەسێ بە گاڵتەکردن بە خەونێکی خۆی بەگشتی لەبەرەوەی کێشەی دەسەڵات لە کوردستانە پەیکەرەکەی پێویستی بە داڕستنەوە هەیە ئێمە کێشەی دەسەڵاتمانەیە لە هەرێمی کوردستانە کێشەی مەسلەی ڕوونی و ئاشکراییمان هەیە لە بوجە ئەمانە هەمووی کێشەی گەورەن دەسەڵاتی کوردی هەیەی مەسلەی نەوت کە ناشەفافە مە پێویستمان بە زۆرێک لە دیموکراتیزیکردنی دەسەڵاتەیە و زۆرێک لە هەبوونی متمانە بەوەی کە پرۆژەی دەوڵەتی کوردی پرۆژەی بیناکردنی دیموکراتیت نییە بە مطلقی پرۆژەی بیناکردنی دەسەڵاتێکە بۆ کورد تۆ خود فەرمانڕەوایی خۆ دەبی ئەمە لەحسەیەکی تاریخیە ئێمە بۆچی ئێستا بۆ کوردەمە لەحسەیەکی کوردیانەیە لە دوای شەڕی داعشەوە تا ئەو کاتە کوردیانەیە کە تۆ بتوانانی ئەو پرۆژەیە جێبەجێ بکەیت بتوانانی ئەو سەرکێشیە بکەیت بۆ جارێک و هەتایە خود فەرمانڕەوایی خۆت بی یا بێ و پرسیارە بکرێتە پرسیارێکی سنتراڵ بەداخەوە ینی تەجروبەی کوردستان بە شێوەیە کە ئەو بەرکەوتنە هەیە لە نێوان گوتاری دیموکراتێت و گوتاری نەتەوەیە بەرکەوتنیکی ڕاستەقی نەشە ئەوە خۆی لەحزەیەکی تاریخی زۆر زۆر دەگمەنە لە مێژووە دەوڵەت بکەوێتە دوای دیموکراتێتەوە یان دیموکراتێت لە پێشەوە بێ پرسیارەکانی وەکو مافی مرۆڤ مەسلەی پلورالیزمی سیاسی هەمیشە دەوڵەت لە ڕووی تاریخیەوە مەلیکێک دروستەیەکە پاشایەک مستەبیدێک لەحزەیەکە لە مێژووە کە هێز تەراکومەکە لە کۆمەلگایە مژدەی سەرهەڵدانی دەوڵەتی کوردی مەسەلەکە مۆرالی و ڕۆشتی نییە بەتەنە دەسەڵات و هێز لە کۆمەلگای ئێمە گەشەی کردووە و ئەم دەسەڵات و هێزە بۆی گەشەکردنەکەی کامل بێبێت دەوڵەتی هەبێ یانی مەسەلەکە بەس لە شتی مۆرالی و جوانکاری سیاسیا سەیریش نەکەین کۆمەلگاکە پێویستی پێێتی پێویستە بگا بەو ساتە وەختەی خۆی بڵێ وەڵام من طبعاً هاوڕای بەشێ لە قسەکانی کادوکتۆر و بەشێک لە قسەکانی ڕامیارم بەڵام مەرج نییە لە هەردووکانە ملاحەزەیەکم هەیە سەبارەت بە پێگەینی هەلومەرجی ئیقلیمی نێودەوڵەتی بۆ ڕاگەاندنی دەوڵەتی کوردی بە فعلی پێگەیوە هەنی هەلومەرجەکە پێگەیوە چ لەسەر ئاستی عێراق چ لەسەر ئاستی ئیقلیمی و چ لەسەر ئاستی نێودەوڵەتی بەڵام من قەناعەتم وایە پێگەیاندنی هەلومەرجی ناوخۆی زۆر زۆر گرنگترە تا پێگەیشتنی هەلومەرجی دەرەکی لەبەرەوەی ئێمە چەند تەجروبەیەکی ترمان لەبەردەستایە کە کورد ینی لە ڕووی ئیقلیمی و لە ڕووی دەرەکیەوە هەلومەرج پێگەیشتووە بەڵام لە ناوخۆی ئیرادە نەبووە و شکستی خواردووە بۆ نمونە لە سەردەمی هەڵەشانەوەی بڵین هەر ئیمپراتۆری عوسمانیە کاتی ئەم وڵاتانە سەر لە نوێ خەریتی ئەم ناوچەیەدا ڕێژێتەوە لەبەروی هەلومەرجی ناوخۆی لە کوردستانە پێ نەگەیشتووە توانای نێدەوڵەت ڕابگەێنێ قەناعەتم وایە ئێستا هەرچەند ئێمە قاوەرێکمان هەیە بەنای قاوەری حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڵام تاوەکو ئێستا ئێمە نەمانتوانیوە لەسەر ئاسی ناوخۆیی هەلومەرج بە جۆرێ پێ بگەێنین کە ئەگەر دەوڵەتی کوردیمانی ئەلان کرد بەرگە بگرین و زۆر خەتەرە تۆ دەوڵەتی کوردی ئەلان بکەیت و شکست بخوا ئەوەی کە ئێستا گرێوی لەسەرکرێ مەسەلەی کارت تورکیا ینی تورکیا وەکو کارتێ بەکارهێنرێ بۆ دژایەتی عێراق ینی ئێمە جۆرە لە پاشکۆیەتی ئابووری بۆ تورکیا پایاکەین و لەوێەوە سەر لە دەوڵەتی کوردی ڕابگەێنین بەڵام ئێمەمان لە یاد نەچێ ئێمە کاتێ چین کارتی تورکیا بەکارێنین دژی بەغدا ئەوە دژی تارانیە بەکارێنین وەگەر ئێمە لە باشووری کوردستان ینی هەلومەرج پێگەیشت بێت لە ڕووی دەرەکیەوە ئێمە لە خۆرهەڵات و لە باکوورەوە
دراوسی دوو جلهێزی زۆر گەورەین و هەردووکیان داگیرکەری کوردستان داگیرکەری دوو پارچێتی کوردستانن واتە تۆ کاتێ ئەتەوێت تورکیا وەکو وەرەقەی بەکاربێنی دڵنیا بە تورکیاشتە وەکو وەرەقەی بەکارێنێتەوە هەنی ئەوە لایەت نەچێ سەبارەت بە ڕاگەاندنی دەوڵەتی کوردی و کردنی دەوڵەتی کوردی بە فەزاعەیەک بۆ ترساندنی بەغدا و تاران ئەمیش مەترسێکی زۆر گەورەیە کە من ئێستا هەستەکەم دەسەڵاتدارانی کوردی پەنای بۆ بن دەوڵەتی کوردی فەزاعە دەوڵەتی کوردی ئامانجا و دەوڵەتی کوردی مافێکی زۆر زۆر ڕەوایە کە ئێمە وەری بگرین بەڵام ئێمە هەستەکەین هەر کاتێک ئەکەوینە تەنگژەوە لەگەڵ بەغدایەوە لە ڕێگەی بەغداوە کاتێکەکەوینە تەنگژەوە لەگەڵ تارانە سەر لە نوێ دەوڵەتی کوردی وەکو فەزاعەیە بەکارهێنینەوە جارێکی تر کەەوە زۆر مەترسیدارە چونکە ئەوانیش بە هەمان ئەندازە توان تۆک فەزاعی بەکاربێنەوە دژی لایەنەکانی تر سەبارەت بە گوتاری دیموکراتی و گوتاری نەتەوەی من قەنەعەتم وایە تاوەکو نتوانین گوتاری دیموکراتی و یاخود پرۆژەی دیموکراتیزەکردنی هەرێمی کوردستان ئاش بکەینەوە لەگەڵ پرۆژەی دەوڵەتی سەربەخۆیە هەموو هەوڵێ بەرەو سەربەخۆی کوردستان شکستەخوا هۆکارەکەی چی هۆکارەکەی ئێمە چەند نمونەیەکێنین و کە نمونەی ئەم سەردەمەنیە بۆ نمونەی دروستکردنی دەوڵەت لە پاش داڕمانی ئیمپراتۆریای مەسیحی لە ئەوروپا یاخود دروستکردنی دەوڵەتی پۆست کۆلۆنیالی لەم ناوچایەکەمی دەوڵەتی مستەبید و دەوڵەتی دیکتاتۆر و شانشینی مطلق بوون ئێمە ئەم سەردەمەمان ئێمە لە سەدەی 20 کاژین واتەوەکو چۆن دروستکردنی دەوڵەتی پۆست کۆلۆنیالی لە سەردەمی دروستکردنی دەوڵەت ناچێت لە سەردەمی بیسمارک و لە سەردەمی دارمانی ئیمپراتۆریای مەسیحیە ئێستاش ئێمە لە سەدەی 20کین دروستکردنی دەوڵەتی کوردی ئەبێ بە هەلومەرجی سەدەی 20کەمەوە دروستکەین نابێت ینی ئەبێ بە مەرجەکان و بە ستانداردی دەوڵەتی سەدەی 20 دروستکەین ناتوانین بە ستانداردی دەوڵەتی پۆست کۆلۆنیالی دروستکەین کە دەوڵەتێکی داخراو دروستکەین کە پێمان وابێ ئێمە توانین دەوڵەتێکی کوردستانی داخراو لەگەڵ چادەور و لەگەڵ جیهانی دەروە دروستکەین ئێمە لە سەردەمێک کاژین لە ڕووی پەیوەندی و لە ڕووی کۆمیونیکیشنەوە مرۆڤایەتی چۆتە دۆخێکی سەبرانیەوە کە بەشێکی زۆری سنوورەکان هەڵگیراون ئەنجا ئەومان لایەت نەچێ ینی توانەوەی ئەم سنوورانە مانای ئەوە نییە کە ئێمە لە تەبعەتی هەردوو زلهێزی تورکیا و زلهێزی ئێران نەجاتمان بووە ئێمە ئەگەر ئەوەی هێن باسی کرد ئەو قەڵەمڕێوی سلێمانی و قەڵەمڕێوی هەولێر ئەگەر توانای ئەویان نەبێت دەوڵەتێ دروستکەن کە لەسەر دوو پێوەستا بێ پێیەک دروستکردنی مؤسساتی دیموکراتی و پێیەکیش پرۆژەی نەتەوەی شکستەخوا زۆر بە ئاسانی ئێران و تورکیا ئەتوانن جارێک دەست بخەن و ناو هەرێمی کوردستان ینی زۆر جار ئێمە بڵین نخبەی سیاسی باز لەواکەن کە ئێمە توانیمانە هاوسەنگی لە نێوان زلهێزی تورکیا و زلهێزی ئێرانە ڕابگرین بەڵام ڕاستەکەی ئەوەیە کە ئەوە زلهێزی تورکیا و زلهێزی ئێرانن توانیانە لەناو باشووری کوردستانە هاوسەنگی هێزی خۆیان ڕابگرن لە بەرامبەر گوتاری فەزاعەیە یاخود گوتاری داهۆڵە ئەو گوتارێکی ئێمە دەوڵەتی کوردی وەکو گوشار بەکاربێنین دژی بەغدا بۆی بودجە وەرگرین یاخود دەوڵەتی کوردی وەکو گوشارێ دروستکەین دژی تاران بڕین ئەگەر تۆ هاوکاری ئێمە نەکەین ئێمە چینە پاڵ ینی پاشکۆیەتی ئابووری بۆ تورکیا پاکەین لە بەرامبەر ئەو گوتارایە گوتارێکی ترمان هەیە ئەوش گوتاری بەخەونکردنی دەوڵەتی کوردی ئەو گوتارەی کە زۆر جارێکێتی بە تایبەتی بەڕێز تاڵبانی بەکاری هێناوە مەسەلەی خەونی دەوڵەتی کوردی ئێمە ئەبێ دەوڵەتی کوردی بکەین بە ئامانج و ئامانجیش پێویستی بە هاش و هوشی ئەعلامی نییە بەڵکو ئامانج پێویستی بۆیە کە پایەکانی دەوڵەتی کوردی لە ناوخۆی کوردستانە سەقامگی بکەین و ئەوشمان لایەت نەچێت دەوڵەتی کوردی تەنها مانای دروستکردنی دەسەڵاتێکی بەهێز نییە لە کوردستانە بەڵکو مانای میلەتێکی بەهێزە لە کوردستانە پایەکانی دەوڵەتی کوردی تەنهایەکێکیان پای سیاسی و پای دەسەڵاتی سیاسیە چەند پایەکی ترمان هەیە کە پای ئابووریە پای کولتوریە پای پێکە و گونجانی کۆمەڵایەتیە ئێمە نەک ئیشمان بۆەوە نەکردووە بەڵکو هێزە دەسەڵاتدارەکان هێندەی ئیشان لەسەر تۆخکردنەوەی ئینتیمای ئینسان بۆ ناوچە و بۆ خێڵ و دروستکردنی زانکۆی لۆکاڵی زانکۆ لەسەر ئاستی ناحێ و لەسەر ئاستی گوند و لەسەر ئاستی قەزا و دروستکردنی میدیای ناوچەیی دروستکردن جیاکردنەوەی هەردوو شێوەزاری کرمانجی باکوور و کرمانجی باشوور لە یەکتری هێندەی بەو ئیتیجاه ئیشان کردووە کە ئەوانە مەرجی تەکاملی مەرجی پێگایاندنی دەوڵەتی کوردی لە ناوخۆیە هێندە ئیشان لەسەر دروستکردنی دەوڵەت نەکردووە تۆ پێ دوایە تۆرانێکی لە بینی گوتاری دیموکراتی و گوتاری نەتەوەیی من جارێ لەسەر ئەو قسەیت و حەزەکەم بۆ کاکڕامیار و دکتۆر شاوش ئێمە ناکرانی نمونەی دەوڵەتانی دنیامان زۆر هەیە ینی هیچ دەوڵەتێک لە دنیا نەبووە هەموو پایەکانی دیموکراسی پاراستنی مافی مرۆڤ پێکەوەی هەموو پاراستنی ئەوجا بێ بە دەوڵەت نمونەمان هەیە ئەمریکا ساڵی 1976 کە سەر بەخۆی وەرەگری هەیە لە کەیە
جێشی دەبێ بەیەک لە ساڵی 1916 جێشی دەبێ بەیەک و دوای تقریبان 100 ساڵ دوای ئەوە ڕەشپێز بۆی هەیە دەنگ بدا و 144 ساڵ دوای ئەوە ئافرەت بۆی هەیە دەنگ بدا. ئەمە دیموکراتێتی ئەوەیە. لە ئوسترالیا ساڵی 1970 سربەخۆیی وەرەگرێ، بەڵام لە ساڵی 1960 تا تازە ڕێگە بە ڕەشپێسەکانە درێ دەنگ بدەن لە هەڵبژاردن. ساڵی 1969 بە پێش چاوی خاوەنەکەی مناڵ لە بەوشی ڕەشپێسەکان دوورە خەنەوە مافی بەخێوکردنی مناڵەکانی خۆیانیان نادەنێت. لە سویسرا کە نمونەیەکی ئەوروپایە ساڵی 1648 سویسرا سربەخۆی وەرەگرێ 323 ساڵ دوای ئەوە واتە لە ساڵی 1970 کە سویسرا ڕێگە بە ژنەدا دەنگ بدا. بۆیە نەبوونی دیموکراسیەت، نەبوونی عەدالەتی ئیجتیماعی، نەبوونی شەفافیت، هەبوونی گەندەڵی ئەمانە ڕێگرنین لە دروستبوونی دەوڵەت. بەعکسەوە دەوڵەت هۆکارێکە بۆی ئەمانە ڕێکخاتەوە. دەوڵەت هۆکارێکە بۆی چوارچێوێک بووە. من قسەیەکی ڕۆسۆ بۆ دەنمە. ڕۆسۆ ئەڵێ دەوڵەت شەڕێکە لە بارودۆخێکی تایبەتە هاتووتەکایەوە کە پێشڕەوی ئەو بارودۆخە ئەوە نەپاراستنی یەکسانی مافەکانی تاکەکەسەواتە نەپاراستنی مافەکانی تاکەکەس وای کرد دەوڵەت بێتەکایەوە دەوڵەت دروست بێ. بۆیە دۆرکایم دوای ئەو دێت ئەویش دەڵێکی ئەڵێ دەوڵەت سیستەمێکە بۆ پاراستنی مافەکانی تاکەکەس و دوازینەوەی کار بۆیان. بۆیە دەوڵەت دەکری ئەم شتانە بکات. ئێمە ئەگەر دەوڵەتمان هەبێت دەتوانین ئابوووریەکی بەهێزیش دروستکەین. ئێمە وڵاتێکی دەوڵەمەندین و وڵاتێکی داهاتی باشمان هەیە، بەڵام ئێمە خراپ بەکارهێنانمان هەیە، گەندەڵی لە وڵاتی ئێمە هەیە. بۆیە ئەگەر دەوڵەتمان هەبوو سنوورێکمان بۆ دیاریکرد و ڕێگە لە دەسەڵاتداران ئەگرین بۆ ئەوەی کە وتاری ناسیۆنالیستی بە وتاری ناسیۆنالیستی وا لە خەڵ نەکەن بڵێن دەستمە بە بۆ چاکسازی و ئەو شتانە. ئێمە جارێک وتارێکی ناسیۆنالیستیمانەیە کە دەوڵەتمان هەبوو سنوورمانە بوو ئیتر ئەو دەسەڵاتدار هیچ حجەیەکی نامێنێتەوە. کە دەوڵەتمان هەبوو ئێستا ئێمە پێشمەرگە ئەگەر نمونە لەسەر پێشمەرگە بێنینەوە ئێستا پێشمەرگە لە مەرحەلەی یەکگرتنە بەڕاستی و زۆر هەنگاوی بەرەو پێشی چووە. بۆ نمونە بە پێ ئەو ستانداردەی کە بۆ هێزی چەکداری هەرێمی کوردستان دانراوە دەبێت سەقفی عەلای 18 لیوایە، ئێستا 12 لیوە تەواو بووە، 3 لیوایشی لە تەواوبوونایە. ئەمریکا ژوعدی داوە 3 لیوای پڕچەک و مدەڕەبمان بۆ دروستکە کە ئەمە 18 لیواکە ئەکا. بەڵام ئەمەش نمونەی ترمان هەیە. ئەمریکا وەکوتم ساڵی 1976 سەربەخۆی وەرگە وەڵام لە ناوەڕاستی جەنگی یەکەمی جیهانی کە 1916 ویلایەتەکان هەمویان جێشەکەیان ئەکەن بەیەکێ کە جێشی یەکگرتووی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکایە. ئەمانە نابێتە هۆکار بۆی. بەڵام من پرسیارێک لە کاگرامیار و کاک دکتۆر شەکەم. ئێمە سەربەخۆی ئێستا لەبەر دەرگامانە. ئایا ئەگەر لە عێراق جیانەبینەوە گەندەڵی چارەسەرە بێ؟ ئایا لە عێراق جیانەبینەوە دیموکراسی ترە بین؟ ئایا لە عێراق جیانەبینەوە مافی مرۆڤ باشترە پارێزین؟ ئایا لە عێراق جیانەبینەوە ڕاگەیاندن ئازادتر دەبێ؟ کۆمەڵێک پرسیاری تریش کاگرامێر ئەگەر تەواوی کەم کە ئەمانە لە هەموو ئەم شتانەی کە من پێتم وت لە دیموکراسی ئێمە لە پێش عێراقین، لە مافی مرۆڤ ئێمە لە پێش عێراقین، لە مەسەلەی گەندەڵیا ئێمە هەر هێشتا باشترین لە عێراق، لە مەسەلەی نەخوێندەواری، لە مەسەلەی دەخلی فەرد ئەمانە لە پێش عێراقین. باشە مانەوە لە چوارچێوەی عێراقێک کە ئەم هەموو خراپەیە هەیە بەرەو پێشمانە بات تا ئەمان وەستێنە لە جێگەی خۆمان. من بە بڕای من کورد دەوڵەت دروستکار نییە. دەوڵەت دروستکار ئیش پیشەی نەتەوەیەکە کە تاکەکانی بڕوای ڕەهای بەوە هەبێ کە خودی خۆی فەرمان ڕەوای خۆی بێ. ئێمە جارێ ئەم کۆمەلگایی ئێمە واتە سەور من وا سەیریەکەم سەیری کوردەکەم لە ئێستا کە پرۆژەی دروستکردنی دەوڵەتی نییە، بەڵام پێی خۆشە بڵێت دەوڵەت لە بەردەرگامە، پێی خۆشە دەوڵەت وەکو حادیسەیەک ڕووباڵێ لە بریەوەی دروستی کە وەکو حادیسەیەک بەسەری ئاساق بێتەوە. ئەژین باوەڕ ناکەم کۆمەلگای ئێمە و ئەو چینە سیاسی لە کوردستانە بای ئەوەنە سەرکێشیەکی بدایی تیاابێ بڵێ بڕیاری دروستکردنی دەوڵەتەیەم چاڕوانیەوە کە دەوڵەت و حادیسەیەک ڕووبا لە کوردستانە. ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە. ئەو حاڵەتە شیزۆفرینی کە کوردەتی خۆی خاوەنی خۆی بێ ولا پاڵ دەوڵەتێکی ترا کێشەکەی چابێ ئەمە کۆتایی پێتوانانی ئەمە هۆکارەکەی بۆ مێژوو دەگەڕێتەوە. ئێمە لە دوای ڕوخانی مادەکانەوە هەتاوەکو ئێستا هیچ دەسەڵاتێک منەوە هەمیشەش داگیرکراو بوون، هەمیشە چەسێنراوینێتەوە. بۆیە ڕۆحیەتێکی وای دروست شکست خواردووی لە ناخمان دروستکووە نەبوونی یەکگرتوویش لە ناو خۆمانە. ڕای من پرسیارەکە ئەوەیە مرۆڤی کوردی نامۆیە بە دەسەڵات تا ئێمە هەموو هەمیشە وا هاتووە کە بە شێوەیەکی زۆر نێگەتیڤ سەیری دەسەڵاتەکەین بە تایبەتی دەسەڵاتی کوردی. لەبەرەوە دەسەڵات ئەزمونکردنی ئینسانی ئێمە بۆ دەسەڵات وەکو کۆنسێپتێک زۆر تازەیە، عمری لە 20 ساڵتیان ناپەڕێ. ڕاستە تەجروبەی سیاسیمان هەبووە وەکو شێ مەحموو وەکو کۆماری مەهاباد، بەڵام بیرۆکەی تێمای دەسەڵات لای ئینسانی کورد شتێکی نامۆیە. لەبەرەوەی ئەم میلەتە هەمیشە سەیری دەسەڵاتی کردووە وەکو ئەوەی کە کوردی نییە،
هەبوونی دەسەڵاتی کوردی لە ناو مێژووی سیاسی و کەلتوری ئێمە زۆر تازەیە و ئەگەر پێشووتر هەبوو لە بۆ شێوە بەرفراوانە نەگەشتوەتە هەموو خەڵکی کوردستان ئێمە ساڵانێکی کەمە ئەزمموی دەسەڵاتەکەین و هەتا حرەکەی کللتوریشمان حرەکەیکی ئەنتی دەسەڵاتە ئەم تەجروبێ لە ئێرانیش هەبووە هەموو فکری ئەنتلێکچواڵی ئێرانی ماوەیەک بە نەقدی غەربەوە ڕۆی و نەتیجەکەی بایەتوڵڵا خومینی کۆتایی پێهات و نەقدی غەرب لەسەر ئاستی کللتوری و لەسەر ئاستی خطابی دینی یەشانگرتەوە ئەو کۆمارە دینیان پێ دروست کرد و لەبەرەوە ئێستا زۆر جار ینی محکمەی فکری ئینتلێکسواڵی ئێرانی ژەکرێت لەسەر دروست بوونی کۆمار لەبەرەوەی خطابەکە خطابێک بوو دژی عقلانیت بوو دژی خۆراوا بوو مۆدلێک بوو لەناو مۆدلێکی عادەمی بوو لەناو ئێرانە لەبەرەوە ئێمە پێویستمان بە گۆڕینی مودی کللتوریشمان هەیە هەمیشە فاکتەری ناوخۆی بەس کاکەڕامێر بۆ تۆ پێت وایە ئێستا ئێمە کاتی ئەوەمان ماوە جارێکی تر چکە ئەم فرسەتەی کە ئێستا هاتوتە پێش ئەگەر لە دەست بچێەوە دەوڵەتەکان جارێکی تر شوێنی خۆیان بگرنەوە ئەم فرسەتە لە حربی عالەمی یەکەم بەس دووبارە بەمەنەوە لات نەچی ئەمە نەبێ ئێستا دەوڵەت ڕاگەێن ینی ئەممان ڕازی بووین دەوڵات ڕابگەێنین و کاگرامیان ڕێگر بێ لە ڕاگەیان دکتۆر ڕێیەکەم ئەوە بوو کە کاگرامێر باسی ئەو هینەکە ڕێخستنی ئەو ئیشانە بۆیم ئێمە کاتی ئەوەمان ماوە من ئەگەر زۆڵفە دەولەکە تێک چوێ و جارێکی لای ئەمریک کاگرامێر ئێستا قەنەعاتێک لای ئەمریکا و ئەوروپا دروست بووە دەوڵەتی کوردی بڤەنیە جاران کە تۆ لە ئەمریکا بتوای من ڕیفراندۆمەکەم ئەسڵان لەوەچێ دەرگایان لێ نەکردایەوە من جارێکیان کاگرامێر ئێستش ئێمە لە ناوخۆ لە مەسەلەی دەوڵەتی کوردی وەکو کاک دکتۆر بورهان وتی لە مەسەلەی دەوڵەتی کوردی ئەوەی ئەم جارە بەجێبمێنێ جێ دەمێنێ بەڵام تەسەوری شەکەم هەمویان ڕێیان لەگەڵیەتی بۆیە وەکو ئیشارەتیشم پێکرد پێشتر جەنابی کاک مەسعود پێش سەفەرەکەی بۆ ئەمریکا پرسی پێکردون دواتر کە گەڕاوە تۆ ئێستا خەریکی ژووری عملیاتن ئەو نقطەیە زۆر گرنگە ئێمە خەریکی ژووری عملیاتین ئەم ژووری عملیاتە داوا کراوە لە سەر ئاستی کەسی یەکەمی حزبەکان بێ ئەگەر نەبوو دووەم ئەم ژووری عملیاتە ئیشی چییە وەکو ئەوەی کاکشاهەوتی ئێمە نبینە پاشکۆی تورکیا دژی ئێران نبینە پاشکۆی ئێرانیش دژی تورکیا نبینە پاشکۆی عێراق دژی هەر کەسێکی تر ئێمە ئەمانەوێت دەوڵەتێکی ئاسایش پارێزراو بین و ئاسایشی چواردەورەکەشمان پارێزین ئێمە تەجروبەمان لەگەڵ ئێران هەیە دەکرێت بەم زمانە قسە لەگەڵ ئێران بکەین بڵێن ئێمە 22-23 ساڵە لە سنوورەکەی ئێمەوە هیچ کەسێک زیانی بە ئێوە نەگەیاندوە بە تورکیا ئەمە بڵێن تورکیا ئێستا بەڕاستی ئێمە پاشکۆی نییە تورکیا هاتووتە پێشەوە لە ئێمە نەچوودتە پێشەوە لە تورکیا هاتووە دانی بە تۆ داناوە هاتووە عقدی 50 ساڵی نەقلی نەوتی کرد هەر بۆ معلوماتن یعنی خەڵکی گواتێکەوە ئێمە نەوتەکەمان نیوەی بە بەلاشە دێنە تورکیا تا ئێستا لەترێک نەوتی لە ئێمە نەکڕیوە تورکیا لەمە دوا داوای ئەوەمان لێ دەکات کە لە داهاتوو بۆ ئەوەی لەژێر ئەو زەختە ئاسایشی رووسیا و ئێران دەرچێت کە هەر کاتێک بێوێ قسە بکە و رووسیا و ئێران تهدیدی ئەوەی بکەن کە نەوتی لەسەر گرانەکەن غازی لەسەر گرانەکەن ئەوەی لە داهاتوو ئەمە لەگەڵ ئێمە بکە بۆیە هەر بۆیە یەکێک لە نووسەرەکانیان دوێنێ ئەڵێ تورکیا لە مەسلحەتێتی بۆ ساڵی 2023 هاوپەیمانی دەوڵەتێکی کوردی بێ لە باکووری عێراق کە بتوانێ ئەو ئابووری کە ئێران و رووسیا هەڕەشەی پێەکە ئەو هەڕەشەیە نەهێڵێ لەسەر خۆی وەڕێئیشی وایە کە لە داهاتوو حلفێکی ئیسرائیلی کوردی تورکی دروست بکرێ کە پێشتر هەبووە لە زمانی شۆڕشی ئەیلولا بینی ئیسرائیلی ئێرانی کوردی وەڵام من لەسەر ژووری عملیاتە تەوان ئێستاش نازانمە ژووری عملیاتە چۆنە وەکی برایی لەسەرراوە پەرلەمان برایی لەسەرراوە یاخود هێزە کوردستانەکان یاخود هەیە یاخود شتێکی عەلامیەوە زۆر ئاگام لێ نییە بەس بیستومە منیش بەڵێ داخم باستە تەوقیتەکە یەکەم تەماشاکەن تەماشای ئەم تەوقیتە بکەن تەوقیتی دروستکردنی ژووری عملیات بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی لەگەڵ دوو تەوقیتی ترا تەوقیتێکی تریان تەوقیتی کۆتایی هاتنی ماوەی سەرۆکایەتی هەرێم و تعدیلکردنی دەستور تەماشاکەن مەسلەی تعدیلکردنی دەستور و مەسلەی کۆتایی هاتنی وادەی سەرۆکایەتی هەرێم و مەسلەی سربەخۆی کوردستان بەسراون بەیەکتری ئەم سێ بابەتە واتە کراون بە یەک پاکێج لە کاتێکە ئەمە زۆر مەترسیە کە ئێمە مەسلەی درێژکردنەوەی وادەی سەرۆکی هەرێم بەسینەوە بە مەسلەی سربەخۆیەوە ئەین بەڕێزێکی تر ینی هەر لێرە بوو کاکسەرەوە ئەوش باسی ئەوەی کرد کە باسی لە درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی کرد وتیەوەتان لە یاد نەچێ ئێمە لەبەردەم ئیستحقاقی ڕاگەاندنی دەوڵەتی کوردیین کەواتە مەسلەی ئیستحقاقی دەوڵەتی کوردی ببەستینەوە بە مەسلەی ئیستحقاقی سەرۆکایەتی هەرێم بۆی کە ماوەی بۆ درێژ بکرێتەوە و مەسلەی تعدیلی دەستور ئەمە خۆی لەخوایە گرێدانی سێ بابەتن کە پەیوەندیان بە یەکتری و نیە بە هیچ شێوەیەک
ینی ئەوەتان لایەت نەچێت تۆ باز لە ئەمریکاکە ئەڵێ ئەمریکا ڕەشپێست مافی نەبووە بەڵام ئەوە لایەت نەچێت ئەمریکا یەکەمین وڵات بووە کە کاتێک جۆرج واشنتن 8 ساڵەکەی بۆ تەواو بێت باس لەواکە ڕازی نابێ ماوەی سەرۆکایەتی بە درێژ بکرێتەوە تۆ باز لە ئوسترالیاکەی ئوسترالیا تۆ مساعدەکە کاکە هەت شێ بوو ئەمە جۆرێکە لە گەمە تۆش کاتێ ئێمە باس بکەین بڵێ ئێمە هەلومەرجی دروستبوونی دەوڵەتمان نییە بڵێ ئێمە با هەلومەرجمان هەیە و با ڕاگەینین و کاک ڕایمێر و فلان کەس ئێوە بۆ ڕێگرن هەچ کاتێکیش باز لەوە دیموکراتیەکەی ئەڵێ ئێمە دەوڵەت نین ئەمە خۆی لە خۆیان گەمەکردنە لەسەر دووەتەر ئەو کاتێک کە ئێمە باز لە بەدی دیموکراتیزەکردنی سیستمی سیاسیەکەین لە کوردستانە ئێوە بڵێن کاکە ئێمەشە دەوڵەتین جارێ زووە ئەو کاتەش باز لەواکەین کەڵین دەوڵەت هەلومەرجی دەوڵەت دانەمەزراوە هەلومەرج هاتوتە پێشەوە ئەڵێن کاکە هەلومەرج هاتوتە پێشەوە با دەوڵەت ڕابگەێنین ئەمە زۆر خەتەرە ینی پێگەیاندنی ینی هەلومەرجی دیموکراتیزەکردنی سیستمی سیاسی لە هەرێمی کوردستانە بخینە شوێنێک و مەسەلەی ڕاگەیاندنی دەوڵەت بخینە شوێنێکی ترەوە مەسەلەی ئوسترالیا کاکیگیان ئوسترالیا و ئەمریکا و ئەو وڵاتانی کە بوون بنەتەوە هەمیان بە پێی پێوەرەکانی سەردەمی خۆیان بوون بنەتەوە ئوسترالیا باڵێ دیموکراتی نەبوو لەبەری سەردەمی دیموکراتی نەبووە لەبەری لەو سەردەمای ژن مافی دەنگانی نەبووە ڕەشپێست مافی نەبوو یەکسان بێ لەبەری بە پێی پێوەرەکانی ئەو سەردەمە کردوانە بەڵام وەکوتم ئێمە لە سەردەمی دەوڵەت لە ئەفریقا هەیە هیچیشی دیموکراسی نییە بۆ ئەوە چی دەڵێ ینی ئێمە سەردەمی دیموکراتی و لە ئەفریقا هیچ دەوڵەتێک دیموکراسی ئەمەش خۆی لە خۆیە ئەمەش خۆت لە خۆیە ئەمەش جارێکتر ئێمە خەنەوە بەردەم تەڵەزگەیەک ئەو کاتێک کە بازە دیموکراسی بکەین ئێمە بەڵام پرسیارەکە دەوڵەتێکمان بۆ چی ئەگەر دیموکراتی نەبێ قسەکەیان بابێن منیش لەگەڵ ئەگەرەکەم کاکتۆر بەڵێ تۆ تێبینەکە بڵێ ئەوەیە ئەو دەوڵەتی کە ڕاگەێنرێ ئەگەر مەسئلەی دیموکراتی ڕەچاو بکرێ بێ بە سەمامی ئەمان بۆ دەوڵەتە دیموکراتیەکردنی دەسەڵاتی کوردی زۆر گرنگە بۆی دەسەڵاتەکە مستەقیر بێ ئەژین خۆ دەوڵەت بە بەرچای ئێمە لە لیبیا هەڵەوەشێت لە سووریا هەڵەوەشێتوە یەک کەسیش لە کوردستان نییە بتوانێت هەڵگەڕێتەوە بۆ پێچوانەکەی بۆ زۆرێک لە ئاژاوی سیاسی دکتۆران جەنابە من پرسیارێکم هەیە پێشەوەی تۆ ئەفکارەکانی خۆکۆکیتەوە یعنی ئێمە منطقی مناقەشەی پێیەکەین نەگەر ئێمە با بڵێن ئەوی پێوترێ گوتاری سیاسی حیزب سیاسیەکان لە هەرێمی کوردستانە بە ئاراستەیەکە لە ڕابردوو شاوا بووە کە فاکتەری دەرەکی پێش فاکتەری ناوخۆی یەخە بە شێوەیەک لە شێوەکان چاوەڕێی ئەمریکایە کە ئەم مافەبا بە کورد چاوەڕێی یەکێتی ئەوروپایە چاوەڕێی وڵاتانی دراوسێەوە ئەو گۆڕینی ئەو زروفە مۆزوعیە تەنانەت ئەو تحلیلی جەنابی شکردی ئەو بێهوابوونە گەورانی کە ئێمە تیاژین دیسانەوە ڕەبتی بە عاملی ناوخۆیەوە نییە ئێمە لە چارچێوەی لە سیاقێکی با بڵێن قلیمیاژین کە وڵاتەکانی چواردەمان ئینهیارەکان عێراق لە بەردەم ئینهیارە سووریا لە بەردەم ئینهیارەیە بەما بیانوێکین بە خۆمان کە جارێکی کە لە شوێنی خۆمانەوە هەڵبسین بەوەی کە دەوڵەت بە خۆمان دروستکەین لە کاتێکە مەفروزە ئەمە پێشەوەی فاکتەری دەرەکی تهدیدی بکە فاکتەری ناوخۆیی تهدیدی بکە پێشەوە بە ئیرادەیەکی ناوخۆی خۆمان بێ بەچی بە شیعر و بە دروشم نا بە دروستکردنی مقاوماتەکانی دەوڵەتی کوردی ئێمە تا ئێستا لە هەرێمی کوردستانە دوو ئیرادە و دوو ئیدارەی جیاوازمانەیە تاسە نظامێکی تاسە ئەنتەرنێتێکی موحد نیە لە هەرێمی کوردستانە سیستەمێکی پۆست نییە کە هەمومان ڕەبط کاتەوە بێکەوە تەلەفۆنێکی نۆرمەڵی ئاسایی نیە لە بینی شارەکانمانە زمانێکی یەکگرتو با بڵێن کولتوریشی یەکگرتو و لە ئارانیە کە لە شارەکانی هەرێمی کوردستانە پەیوەندی با بڵێن NGOکان و پەیوەندی کۆمەلگە بە شێوەیەک بێت کە هەست بکەین کۆمەلگەیەکی موحدمان هەیە و پێویستی بە دەوڵەتێکی موحدە پرسیارەکە وەیە ئەم چاوەڕوانیکردنی ئەمریکا کە وەفت پێگەێنی نوچین بۆ لای ئۆباما و دوایەوە یینەوە بە غامزی قساکەینەوە ئەم ئیرادەیە ناوخۆیە کوا کە پێش ئەم بێهیوا گەورە بێهیوایانە بکەوێت کە تۆ جەنا باسی کرد من پێم وایە شتی زۆر گوتراوە شتی باش گوترا شتێک کە حەز دەکەم بگەڕێمەوە بۆی کە ئەوەش نەبوونی فکری بە دەوڵەت بوون لای کورد غیابی ئەو فکرە بە قەناعەتی من ڕێگوڕیشەیەک و باگراوندێکی زۆر مێژوویی هەیە بەوەی کە فکری ئۆتۆنۆمی بەندە لە مێژێکە لە هەندێک لە نووسینەکانمە باسی ئۆتۆنۆمی ناکەم وەکو تەرتیباتێکی ئیداری بەڵکو ئیزمێکم بۆ زیاد کردووە کاتێ تۆ ئەڵێ ئۆتۆنۆمیزم یعنی کەسایەتیەک هەیە
خۆی لە قاڵبداوە لە ڕووی کولتوریەوە لە ڕووی سایکۆلۆجیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی خوێندنەوەی دەوروبەر خوێندنەوەی خۆی شوناسی خۆی شوناسی ئەوی دیکە خۆی بە کەمتر زانیوە بەوە ڕازی بووە کە بەشێک بێ لەو دەسەڵاتی کە ئەویتر دروستی کردووە لە ڕاستیە. ئەمە کێشەیەکە بە قەناعەتی من پشگیری ئەو بۆچوونە ئەەکەم تا ئێستاش حرەکەی کورد بە شێوەیەکی گشتی هێزە سیاسیەکان لەگەڵ ئەم پرۆژەیە کاریان نەکردووە بەوەی کە ئینسانی کورد لە ئینسانێک بگوازنەوە کە خەباتەکە بۆ ئۆتۆنۆمی یا بۆ فیدرالی کە فیدرالی نەوعێکە لە ئۆتۆنۆمی بەوەی کە خەبات بکە بۆ سەر بەخۆی. من تەواون لەگەڵ ئەو بۆچوونەیەم کە ئێستا لە باشووری کوردستان دوو ئیدارەیی هەیە و دوو ئیرادەیی هەیە. یەکبوونی هێزی پێشمەرگەش زیاتر لە وەهمەچێت تاواقع ئەو هێزەی لە 1970 یەکێتی و پارتیا کۆبۆتەوە زۆر زیاترە زۆر بەتاقەترە زۆر بە وزەترە زۆر ئیمکانەترەسێکی گرتوتەوە. دکتۆر ئێمە یارمەتی بە بەڵقەیە کۆتایی پێێنین زۆر سپاسی ئامادەبوونی دکتۆر برهان یاسین لە کۆڵەرەوەی سیاسی و کاکبان بەهمەن کاک عەبدوڵڵا مامۆستای مێژووەکین کە لە مەڵقەیە بەشداریان کردین هەروەها هەردوو میوانە هەمیشەیەکەمان کاک ڕامیار و کاک شاهەوە تا ئەڵلقەیەکی ترکە لەسەر هەمان بابەتە شاد و سەلامت بن.